سلێمانی و کەباب دوو ناوی تاواوکەری یەکترین و هەر کاتێک باسی کەباب دەکرێت ناوی سلێمانی دێتە خەیاڵ کە لەو شارەدا کەباب و کەبابخانەکان ڕەواجی باشیان هەیە و لە کاتی ژەمەکانی نیۆڕۆ و ئێواراندا جمایان دێت لە خەڵک. یعنی ئێمە بینە بازار ئەبێ حتمما بین نێرە کەباب بخۆین ئەنجا بڕۆینەوانێ کچەکەم هەر زۆر حەزیرێتی هەر بێتە بازار ئەڵێ دابچین کەباب بخۆین ئەنجا بڕۆینەوە. جۆر و تازەیی گۆشت و چۆنێتی ئامادەکردن و برژاندنی کەباب و شارەزایی وەستای کەباب لەو هۆکارانن کە وای کردووە کەبابی سلێمانی لە کەبابی شوێنەکانی تر جیا بکاتەوە تاموچێژی زۆریش بدات بەو کەبابە. کەبابی سلێمانی کە بەناوبانگە گەڕێتەوە بۆ گۆشتەکەی تازێ بە تازەیەتە بازار و بە تازەژێ بۆ ئێمە ئەگەر ئەم گۆشتە دوو ڕۆژ بخەیتە مجەمی دۆبیکەی بە کەباب ئەو تامەی نامێنێ. چاکتری کەبابخانە لە سلێمانی هەبوو هەر لە زوو شەو تا ئێستاش ئێمە گۆشتی لەبە کارەکەین بەس هەنێ شار و شارۆچکەی کە گۆشتی سەرپەراسووی گاو جۆرەکە کارەکە ئەوەیە زیاتر فەرقەکەیە. ئێمە لەبەی حیوانی ور دەکەین بە کەباب بڵێن هەولێر و کەرکووک و دووەکوانە زیاتر گۆشتی گاو جۆرەکەکەن بە کەباب. کەبابی سلێمانی بۆچی بەناوبانگە بۆ باشی بەناوبانگە کاکەم جان. کەبابی سلێمانی یەکەم کەبابە لە هەموو دنیا باوەڕکە هەموو دنیا بگەڕە کەبابی سلێمانی تیا نییە هەموو دنیا من زۆر گەڕاوم یانی ساڵە لە تورکیاومانە و لە شۆ تامی و کابی خۆمان ناسەریگا ئەو گۆشتی بڕخە ڕێز دەدەنێ لکەیە بەتەکیدی شارەزایی وەستاگەیەکی لە شتە سەریشەکانی بۆ نمونە خۆ ئێستا هەمان دەستگا و هەمان کور و هەمان وجاق لە جێگای تری شەیە بەڵام وەک پێویست بەکاری نایەنێ ئەبێ شارەزایەکی تەواوی هەبێت دەستاوی و وەستایە بێ خۆش بێت بۆم شتانە لە شارەکانی تری شەیە بەڵام وەک سلێمانی خۆش نییە. تا چەند برژاندنی کەباب ئەبێت ئەوەی کەبابێکی خۆش و بەتام ئامادەکرێت؟ بەڵێ خۆی سەرەتا و کەبابەکەی چەند شیشکردنی مهم و لیانەکەی میمە ئەوەنەش برژاندنەکەی مهمە لە بەرەوەی زۆر پێوەی مانووی دائما نەبێت زوو هەڵی جەڕیتەوە ئەوە نییە بڵێ یەکسەر دایکەشی ئەبێ هەردوو دیوەکەی جوان ببرژێ لەگەڵ مانووی ئاگرێکی جوان بۆ چاکەی. باشی جۆر و تامی کەبابی سلێمانی مێژووی زۆری هەیە کە لە کۆندا لولە کەباب بەناوبانگترین ناو بووە بۆ کەبابی سلێمانی و زۆرێکیش دوای خواردنی کەباب دەست و دەمیان نەشتووە بۆ ئەوەی بۆن و بەرامەکەی تا ماوەیەک بەدەستیانەوە بوو بێت. بۆن و بەرامە و تامی کەبابی سلێمانی جیاوازە لە کەبابی هەموو شوێنەکانی تر هەر ئەمەش وای کردووە ئەو میوانانێ ڕوو دەکەنە شاری سلێمانی تاکو و کەبابێک نۆژ نەکەن نەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. تۆش کە بینەری ئەم راپۆرتە بووی ئارەزوو دەکەی کەبابێک بخۆی نۆشت بێ. هێمن قادر کورسان نیوەس سلێمانی.